ئانیاسۆران منداڵێکی توشبووە بە کۆنیشانەی داون لە قوتابخانەشدا بڕاوە لەبەرەوەی لە هەڵەبجە سەنتەرێکی تایبەت بە ڕاهێنانی ئەم منداڵانە نییە بە ناچاری لەگەڵ باوکی ڕووی لە خولێکی هاوینە کردووە کە لە ناو ماڵێکدا کراوەتەوە. لە پارەوە لە مەکتەب دەرمان کردووە دەرمێناوەتی بەبەنی ئەوە کە مەجالم نییە لە بۆنی دەوامشتمەوە مامەساکەوتی مدیرەکەوتی بێ پێنج دەت لە قوتابخانە بیت لەگەڵ یابیت ئەوەی ڕاستی بێ منیش بۆم نەکرا ئیتر هێنام و ماڵەوە ئیسە لە ماڵەیە. شادان مامۆستایە و لە یەکێک لە قوتابخانەکانی هەڵەبجە وانە دەڵێتەوە دایکی منداڵێکی کۆنیشانەی داونە ئەو بە ئامانجی تێکەڵکردنی منداڵەکەی لەگەڵ منداڵانی دیکەی ئاسایی خولێکی ژینگەی و پەروەردەیی لە ناو ماڵەکەی خۆیدا بۆ منداڵانی گەڕەکەکە کردووەتەوە. مناڵەکەم تەوان ئەوە سروشتی مناڵانی داون سیدروم وایە ئەبێت تێکەڵی خەڵکیان بکەیت یعنی ئەوە زۆر گرنگە تەنانەت وەکو نان و ئاو گرنگە بۆ مناڵانی خاوەن پێداویست خاوەن بڵێن ئەوانی کە داوان سیدرومن کۆمەڵایەتی بوون زۆر گرنگە بۆ ئەوان لەبەرەوە زۆربەی جار کە ناوەکانیان نەخوێنمەوە ئەویش دانی شوێناوی مناڵەکان نەخوێنێتەوە یان کتێبی چیرۆکەکەم لێ وەرەگرێ ئەڵبا منیش ئەوە بخوێنمەوە. تەنها سەنتەرێک کە لە هەڵەبجە هەبێت سەنتەری ئۆتیزمە کە لەلایەن سەرمایەدارێکەوە کراوەتەوە بەڵام منداڵانی کۆنیشانەی داون وەرناگرێت تا ئێستا ڕەزامەندی ڕەسمی بۆکردنەوەی سەنتەرێکی تایبەت بە منداڵانە لە هەڵەبجە نەدراوە ئەمە لە کاتێکدایە لە پارێزگاکانی دیکە هەیە. لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە شوێنەکانی کە پەیمانگاکان هەیە لەوێ خزمەتەکانیان وەرەگرن وەکو پەیمانگای پیشەیی پەیمانگای نابیست پەیمانگای هانا پەیمانگای ئەو پەیمانگانەی کە پێویستەکە لەوێ هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا لە سنووی بەڕێوەبەرایەتێکی ئێمانە تاوەکو ئەم لەحزەیە کە قسە لەگەڵ جاناب تا ئەکەم دوای ئەوەی چەندین جار داواکاریمان کرد تا ئێستا بەڕێوەبەراتی کەمەندامان و ئەو سێکتەرانێک کە پێویستە بە بەڕێوەبەراتی کەمەندامان لە سنووری بەڕێوەبەرایەتەکە ئێمەیە کاران نییە. سەرپەرشتیارێکی پەروەردەی تایبەت ئاماژە بەوە دەکات کە لە ساڵانی ڕابردوودا و باوکاری ڕێکخراوە بیانیەکان قولی هاوینەی هاوبەشیان بۆ منداڵان کردووەتەوە بەڵام ئەمساڵ بەهۆی نەبوونی پشتیوانیەوە هیچ قولەیەک نەکراوەتەوە. خۆی ئەوانەی کە دا ببڕێن چکە بەڕاستی و تۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبێ شتەکان ڕۆژانە بۆی دووبارە بکەیتەوە کەن دووبارەی نەکەیتەوە یەنەوە خاڵی سفر ئەمە هەمویان نا زۆربەی زۆریان لەوانەیە لە سا 6 لە سا 7 بڕۆنەوە سەر خاڵی سفر ینی بۆ مامۆستاکان بۆ ئەو ستافەی کە هەیە زۆر ناڕەحەتە تا دیسان دەست پێکاتەوە. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە سەرجەم پێداویستەکانی خولەکەی دابین کرد لە 4 ڕۆژی ڕاهێنانەکەیاندا 2 مامۆستایان ئامادە دەبن نەبوونی هیچ سەنتەرێکی تروای کردووە خێزانەکان بەردەوام منداڵەکانیان بهێنە ئەم خولە بەڵام بەهۆی نەبوونی پشتیوانی داراییەوە نەتوانراوە شوێنێکی تایبەت لە دەرەوەی ماڵ بۆ ئەم خوێندکارانە دابین بکرێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. دەستکۆش